پرسەی دەنیز دەودەتە لە شاری هەولێر کە لە نیوەڕۆی 18 ئەمانگا لە بەردەم بارەگای کۆنگرەی نەتەوەی کورد کەنەکە بە ڕۆژی ڕووناک تیرۆر کرا. ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی کورد داوا دەکات هێزە ئەمنیەکانی شاری هەولێر بە ئەرکی خۆیان هەڵبستن و ناسنامەی بکەری ئەو ڕووداوە تیرۆریستیە ئاشکرا بکەن. داوامان کردووە حکوومەت و لایەنە ئەمنیەکان هەرچی زووە کەسی لە پشتی ئەو تاوانە قێزەونە بووە دەستەکەی ئاشکرا بکرێن. ما هەنگاوی یەکەم کاتێ ئۆفیسەکەمان وەرگرتەوە زەختیش لەوە دەکەینەوە کە هەرچی زووە دەبێ ئەو تاوانبارە ئاشکرا بکرێ. ئەوەی بێمان گوتووە ئێوان خەریکن ئیجراعاتی خۆیان وەرگرتووە ومێ دەکەین جارێکیکەش هەر ئەو پەیامە بەجێی لایەنە پەیوەنددارەکاندا دەین کە شەهید دەنیز بەڕاستی کەسێک بووە جگە لە خەمخۆری بۆ گەل و نیشتیمان بۆ چاند و هونەر بۆ زمان خراپەی هیچ کەس و لایەنێکی تری نەبووە. ومێت دەکەین ئەو دەستە ڕەشە هەرچی زووە ئاشکرا بکرێت. کە سوکاری دەنیز دەڵێن دوای تەوابوونی ڕێکارە یاسایەکان لە مەڕاستیمێکدا تەرمی دەنیز لە باکووری کوردستان و لە زەیدی خۆی بەخاک دەستپێردرێت. ئەوەش دەڵێن کوڕەکەمان بە شێوەیەکی مەدەنی درێژەی بە خەباتی سیاسی خۆی دەدا لە شاری هەولێر و هیچ کێشەیەکی کەسی نەبووە. هەکۆ بدەن ئەمە جەنازەوێ ئەم ببەنە گوندی خۆ بەشێرن. دەنز نە مرۆڤێکی پەکێکە بوو، نە مرۆڤێکی مێرکوژ بوو. دەنز سیلاح نەهەلگرتیە چ جۆران. هەتا قەڵتی دەنز بێگوناحە، دەنز گوناحی هیچ نینە. دەنیز دەودەت ئەندامی کۆنگرەی نەتەوەی کورد کەنەکە دووشەمەی ڕابردوو لەناو بارەگاکەی خۆیان لە شاری هەولێر بە چەکی بێدەنگ تیرۆر کرا. لایەنە ئەمنیەکانی هەولێریش تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر ئەم ڕووداوە بەڵاو نەکردوتەوە. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.